سڵاوڕێز هاوڕێیان بابەتێکی مێژووی بەڵام بەسراوە بە ئێستەی ژیانی ئێمە کە ئەوەیە لەسەر ڕۆژی دایکبوونی مەڵا مستەفا کە ئەوان دەڵێن لە 14/3/1903 بووە و هەموو ساڵێک ئەو یادە دەکەن یادی لە دایکبوونی و یادی مردنی و تاکوتایی من ئەم بابەتە مێژوویە بۆیەوە باز دەکەم کە ئەمەش درۆیەکی زۆر گەورەیە کە ئەوان ڕۆژی دایکبوونی دیار دەکەن هەروەها ڕۆژی دایکبوونی مەسعودش درۆیە ئەو ڕۆژە نییە و ڕاست نییە بەڵام ئەمانە مێژوو تێکەڵ و پێکەڵ دەکەن وا دەنووسن وەک چۆن ئەوان بیانەوێ چۆن لە بەرژەوەندی ئەواندایە بەداخەوە بەڵام ئێمەش ئەبێ قسە بکەین بڵێن ئێوە درۆ دەکەن ئێوە ڕاست دەکەن ئەو شتە ڕاست نییە هەڵبەت مەسەلەی ڕۆژی دایکبوونی مەڵا مستەفا کە 14/3/1903 نووسیانە ئەسڵ و ئەساسی نییە و درۆیە من لەگەڵ ئاموزاکانی مەسعود قسەم کردووە لەگەڵ ئەو بنەمانە زۆر قسەم کردووە زۆربەی هەرە زۆری دەڵێن کەسمان نازانین دایک و باوکمان کەی لە دایک بووە بە تایبەتی من لەگەڵ کاک ئەدهەمیش قسەم کردووە لەسەر ئەم بابەتە و لەگەڵ کاک ئەیوب زیاتر چونکە کاک ئەیوب تاکە کەسێکە کە لەناو ئەو بنەماڵەیە یەکەم کەس بوو کە کتێبی نووسی لەسەر ژیانی ئەو بنەماڵە لەسەر مەڵا مستەفا کتێبی نووسی کاک ئەیوب ئەڵێ ئەسڵ و ئەساسی بوو نییە و ئەو مێژوویە ڕاست نییە و حتا وتی من ڕۆژی دایکبوونی باوکم نازانم دایکم نازانم ئیتر ئەمەی کە ئەوان بوو مەڵا مستەفا دارن ئەسڵ و ئەساسی دیە من دەشتی بۆ من باس کرد بەڕاستی کاک ئەیوب جێگای سەرنج بوون کە لە شێخ عەبدولسەلامی مەزنەوە دەست پێ دەکا یعنی باپیرەی مەڵا مستەفا کە شێخی تەریقەی نەقشەبەندی بوو لەوێ ئەو ئەسڵەن لە هەموو نووسینەکانی ئەگەر هەبێت زۆر کەمیشن بە پەنجەی دەست ناشمێرن لە دوو شوێن باسی تاریخی کردووە شێخ عەبدولسەلامی مەزن یەکەم شوێن کە باسی تاریخی کرد بێ ئەسڵەن ساڵی ود بێ چونکە 1847 بووە شعرێکی نووسیوە لە ئاخیری شعرەکە دەڵێ ئەم شعرەم لە ساڵی 1847 نووسی طبعا ساڵی هجری دەنووسی بەڵام من کردومەتە ساڵی کە میلادی ئێستا لەوێ تاریخی ساڵی نووسیوە باپیرەی مەڵا مستەفا و لە شوێنێکی تریش 1842 ساڵی 1842 کە کتێبێک ئستیساق دەکرد طبعا ئەو وەختە ئستیساق نەبوو کتێبیان دەهێنا لەبەر کتێبەکە نەقلیان دەکرد و لە کە تەواوی نەقلی ئستیساق یان بە نەقلکردن کتێبەکەی تەواو کردووە ساڵی 1842 نووسیوە یعنی کەواتە لە هەموو ژیانی شێخ عەبدولسەلامی گەورەدا دوو جار باسی ساڵ کراوە هەروەها دێتە باوکی مەڵا مستەفا کە محەممەدە شێخ محەممەدە کوڕی عەبدولسەلامە ئەویش لە هیچ شوێنێک باسی ساڵ و ماساڵی نەکردووە کام منداڵی لە ساڵێک لە دایک بووە یان لە شوێنێک هەر ساڵی نووسی بە ساڵی ئەودە نەینووسیوە دەینە کوڕەکەی شێخ محەممەدیانەوەی شێخ عەبدولسەلامی مەزن ئەویش هەر ناوی عەبدولسەلامە چونکە باوکی مەڵا مستەفا یەکەم کوڕی بە ناوی باوکی خۆی ناودانا کە عەبدولسەلامە کوڕە گەورەکەی بوو ئەو طریقەتی شێخ نەقشەبەندی وەرگرتووە ئەو لە هەندە نامەکانی بۆ عوسمانیەکان کە نووسیوە تاریخی نووسیوە ساڵەکەی نووسیوە ئەویش نەمانگ نەڕۆژ و خەتمی لێداوە چەند نامەیەکە کە ئەیوب هەبووی لایەتی وتی لە هیچ شوێنێک نەباسی دایکبوونی خۆی نەی براکانی کە مەڵا مستەفان و لە ئەم شتانە هیچی نەبووە ئەسڵەن باسی هیچ ساڵێکیش نەکراوە وتی حتا من کە ئەم کتێبانەم نووسیوە زۆر شتم کۆ کردووە هەرچی هەر لەسەر ئەو بنەماڵی خۆمەوەتی کۆ کردووە مەسەلەی کە کێ لە کام ساڵ لە دایک بووە ئەساسی نەبووە و نییە ئەڵێ نە باوکمان نە باپیرمان نە باپیری باوکمان نانووسیوە تەنانەت ئەم چەند حاڵەتە دەبێ عەبدولسەلامی گەورە لە دوو شوێن ساڵی نووسیوە و عەبدولسەلامی بچووک لە چەند نامەیە کە بوو عوسمانیەکانی نردووە ساڵی نووسیوە حتا ئەڵێ مردنی ئەعدامکردنی عەبدولسەلامی بچووک لە مووسڵ ئەڵێ تاریخەکەی تەواو نییە وتی لە هەندە شوێ 1914 بوو هەندە ئەڵێ 1915 بوو ئەسڵەن مانگ و ڕۆژ هەر کەس نازانێ ساڵەکەش ئەڵێ متتەفەق نیت ساڵێکە
چونکە لەو وەختەش خۆ باتەزانی سەدان نواتڕنەوەی ملەتی ئێمە نەخوێندەوار بوو ئەوەی خوێندنی زالیبان مەلایەکە فەقەیەکە شتێکی وایە بەو بابەتە ئیتر مەسەلەی مەڵا مستەفاش لێ پرسی وتم ئەمە چۆن بوویتە مەڵا وتی مەڵا نەبووە ئیتر وەک فەقەی چوویتە چەند مزگەوتێک ئەسڵەن خوێندن و نووسی نەبووە بەڵام کە چوو سلێمانی لە سلێمانی فێری خوێندن و نووسی بووە بەدەست فەقەیەکان کە گەڕایە وتی بن مەڵامە من چوومە دەورەی مەڵاتی لە سلێمانی خەڵکیش وت ئەو وەختە خۆ سوسیال میدیا و تەلەفۆن و ئەم شتانە نەبوو خەڵکیش باوەری کرد و وتی مەڵایە خۆی کردە بە مەلا ئەگە ئەسڵە مەلا نەبوو خوێندن و نووسینیشی نەبوو لە سلێمانی فێر بووە خەڵکی سلێمانی ئێوە ئەندەجا شتی خراپش دەکەن ئەمە ئەمیش بوو فێری خوێندن و نووسیتان کرد ئەم کابرا بە هەروە واوا مهم هاوڕێیان من یەک شت بۆ ئێوە باز دەکەم بۆیە بە سۆرانیش قسە دەکەم چونکە ئەم بابەتە من زۆر بە بەهادینە باسم کردووە زۆر جار قسە دەکەم من حەزەکەم ئێوە بیۆگرافی ئەو ماڵە بزانن کە شێخ عەبدولسەلامی گەورە دەبیتە باپیری باڵا مستەفا و بابوو محەممەد سەدیق و شێخ ئەحمەد و حەتا ئاخیری کوڕەکەی ناوی محەممەدە محەممەد باوکی پێنج کوڕە سیرکە کوڕە گەورەکەی ناوی عەبدولسەلامە محەممەد سێ ژنی هێنەوە ژنی یەکەم کوڕێکی لێ دەبێت ناوی عەبدولسەلامە ناوی ژنەکەشی ئاسمایە ئاسما خەلکی ئاکرەیە کە دەکەتە دایکی عەبدولسەلامی بچووک کوڕە گەورەکەی ژنی دووەم ناوی نەجیبایە لە عەشیرەتی سوورچیە سێ کوڕی لێ دەبێت شێخ ئەحمەدی بارزان محەممەد سەدیق بابوو دەکاتە باوکی کاک ئەیوب ژنی سێیەم ناوی خاتوونە کچی سوڵتان ئاغای شێروانیە یەک کوڕی لێ دەبێت ئەویش ناوی مستەفایە یان مەڵە مستەفا یعنی ئەم سێ ژنەی هەبوو محەممەد پێش کوڕی لێ هەیە کوڕی یەکەمە کوتمان عەبدولسەلامە گەورەکەی و سێ کوڕی تر لە ژنی دووەمی کە ناوی نەجیبایە و کوڕی پێنجەمیش کە لە ژنی سێمە ناوی ژنەکە خاتوونە من لێرە یەک شت حەزەکە بۆ ئێوە باسکەم سوڵتان ئاغا شێروانی بوو کچەکەی خاتوون بە شێخ محەممەد دەدا باوکی باڵا مستەفا ئەو زەواجێکی مەسلحەت بوو بەرجەوەندی بوو سوڵتان ئاغا دەیویست دەسەڵاتەکەی لە دەڤەرەکە بەقووەت بکە بەهێز بکە و لە ڕێگای ئەو کچە و ئەو خزماتێکە کردی خۆی بگەینیتە مەسائەلی شێخایەتی و مەشایخ و ئەم بابەتانە کچەکەی خۆی خاتوون دەیداتە محەممەد و کوڕێکی لێ دەوێت بە ناوی مستەفا یان مەڵا مستەفا سوڵتان ئاغا زۆر پشتگیری مەڵا مستەفا دەکە هەر لە مەناڵیەوە هەموو شتێکی بوو دەکە یارمەتی دەدا کە ئەو ببیتە هێزێک و ببیتە کەسی یەکەم دژی ئەو چوار برای کە هەنا لە دوو ژنەکەی تر ئیتر ئەوە بوو یەکەم جەریمەی بە نەوەکەی دەکە سوڵتان ئاغا کە مەڵا مستەفایە دەچێت مەلای مەلا مەحموود تێڕۆر دەکات دەکوژێ مەلا مستەفا عومری 20 ساڵێک دەبێت تازە ژنی هێناوە بوو نەوەی سوڵتان ئاغایە دەچێت مەلا مەحموودی بارزانی تێڕۆر دەکات سەبەبەکە چی بوو ئەو مەلایە دەیویست طریقەی مەشیقەت وەرگێ لە دوای مردنی عەبدولسەلام بەڵام ئەو کوشتی تاک و زەمینە حازر بکە بۆ خۆی کە زەمینە حازر بکە بۆ خۆی هەرچەندە سێ برای تری ماوە محەممەد سەدیق بابوو شێخ ئەحمەد بابەتەکە با کورتیکەین ئەو پلانەی سوڵتان ئاغا کە بەنەوەکەی کرد مەڵا مستەفا سەری نەگرت و مەڵا مستەفا کەسێکی نەخوێندەوار بوو نەزان بوو مهم شێخاتی بارزانی وەرنەگرت ئەوە بوو دەستیان کرد بە کوشتن و بڕین و دانانی سەیتەرە و چەتەگەری لەگەڵ حکومەت و ئیتر لە بابەتە و بردیە شێوازێکی تر کە کوردایەتی ئەمە و شۆڕەشە و نازانم چی تا ئاخیری هەلبەت ئەم سیاسەتە کە لەگەڵ مەلا مستەفا پەیڕەو کرا
مەڵام مستەفا تا حەدێک توانی خۆی ئیبرازکە لەسەر براکانی تری. ئەم نەریتە یان ئەم حاڵەتە ئێستش لەناو بنەماڵەمەوە. ئەگەر سەیریکەین کوڕەکان و نەوەکانی ئەو پێش برایە، چوار براکەتر عەبدولسەلام، محەممەد سەدیق، شێخ ئەحمەد، بابوو. کوڕ و نەوەکانی ئەمانە جێوازیەکیان هەیە لەگەڵ کوڕەکانی مەڵە مستەفا و نەوەکانی مەڵە مستەفا. کوڕەکانی مەڵە مستەفا و نەوەکانی مەڵە مستەفا هەموو دەسەڵاتێکیان بەدەستەوەیە لەناو حزبن، لەناو حکومەت و تا ئاخیری. ئەم چوارەی تر لە حزب لە حکومەت تا حەدێک دوورن و عیلاقەتیان پێوە نییە. علاقەتیان پێوە نییە و لێ دوورن و حتا ڕەوشت و ئەخلاق و ڕەفتاریشیان جێوازە لە کوڕەکان و نەوەکانی مەڵە مستەفا. لێرە ئەم حاڵەتە کە شێخ سوڵتان بوو باوکی مەڵە مستەفای کرد و مەڵە مستەفای ئیبراز کرد، هەمان حاڵەت لەناو مەڵە مستەفاش لەگەڵ مەڵە مستەفا پێیا بوو. هەلبەت مەڵە مستەفاش سێ ژنی هەبوو. لە ژنی یەکەم عوبەیدڵا هەبوو، لوقمان، سابر، ژنی دووەم ئەدریس، ژنی سێم کە حەمایلە، پێنج کوڕی لێ هەبوو، مەسعود و دڵشاد و سیداد و نیهاد و وەجی، پێنج کوڕی لێ هەیە. هەمان حاڵەت ڕوویدا. ژنی سێمی مەڵە مستەفا کە زێباری بوو، حەمایل بوو، هەموو پلانێکی من ئەو باسە کردووە کە تۆڵەی مامی دەکاتەوە. کوڕەکانی دوو ژنی یەکەم و دووەمی مەڵە مستەفا هەمویان شار بەدەر دەکە، بەس هیچ لە ئەدریس ناکرێت. ئەدریس ئەخیرەکەی وەفات دەکا و مەسعودی کوڕەکەی کە گەمژەترین کەس بوو لەناو ئەو عایلەیە، ئەوی ئیبراز کرد و ئەوی کردە ئەم بەڵایە کە ئێستا هەومانی تێداینا. هاوڕێیان من ئەم بابەتە بوو باسم کرد، مەسەلێکی مێژوویە. بەڕاستی ئەم مەسەلەی لە دایکبوون و مێژووی دایکبوون و ئەم سەختەکاریە و ئەم بێمەعناییە زۆر عەیبە بوو. مەسعود و براکانی مەسعود و کوڕەکانی دێن مێژوو تەشویه دەکەن، مێژوو بە کەیفی خۆیان شت دەنووسن و مەڵە مستەفا دەکەنە شتێکی تایبەت. مەڵە مستەفاوە نەبووە، کابرایەکی جەریمەی هەبوو، یعنی حەزی لە ئیجرام دەکرد. کابرایەک بوو دەستبڕ بوو، کابرایەک بوو قاچاقچی بوو، کابرایەک بوو هیچ پەیوەندی بە کوردایەتیەوە نەبووە، هەمووی بوو مەسلحەتی خۆی و پەیوەندیەکانی خۆی و شتی خۆی شەخسی بووە. بڕۆن کتێبەکانی مام جەلال بخوێنن، نەوشەروان مستەفا بخوێنن، کتێبەکانی ئەیوب بارزانی کە بەرازای مەڵە مستەفایە بڕۆن بیخوێنن، یا عەبدولمسەور بیخوێنن، عەبدولمسەور بارزانی. ئەمانە هەمووی ڕاستیەکان ئاشکرا دەکەن کە لە مەڵە مستەفا خزمەتی گەلی کوردی نەکردووە، بەڵکو خزمەتی خۆی و گیرفانی خۆی و کوڕەکانی خۆی لە ژنی سێم حەمایل زێباری. ببورن ئێستا شەڕی ئێران و ئەمریکایە، بابەتەکە زۆر جیاوازە، بەڵام کە ڕۆژی دایکبوونەکەی کە نووسیانە 14/3/1903 و هەموو ساڵێک ئەم قەشمەریاتە دەکەن. پێویست بوو من قسەی لەسەر بکەم و سوپاسان دەکەم.